ساری ئەوە کە ئایا دروستە ئافرەت کاتێ لە سوڕی مانگانە پاکە بێتەوە، لە خوێنی سوڕی مانگانەیە لە خوێنی زەیسانی پاش مناڵ بوون پاکە بێتەوە، دروستە پێش خۆشوەردنی پیاوەکەی لێ نزیک بێتەوە سەرجەی لەگەڵا بکە. خۆشەویستەکانم، زۆرینەی زۆری زانانی ئیسلام ئەفەرمەن دروست نییە، بەپێی ئەو ئاەتێک کە خوای تەعالا لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 222 ئەفەرمێ ولا تقربوهن حتى يطهرن فإذا تطهرن فأتوهن من حيث أمركم الله. ئەفەرمێ لە کاتی سوڕی مانگانە و لە کاتی زەیسانیان نزیکی ژنەکانتان نەبنەوە بۆ جیماکردن حتا پاکە بنەوە، حتا لەو خوێنە پاکە بنەوە. ئەگەر پاک بوونەوە لە خوێنە و فإذا تطهرن خۆشیانیان شۆرد، ئەو کاتە لەو شوێنەوە لەگەڵیانە دروست ببن کە خوای تەعالا ئەمری پێ کردووە. زۆربەی زانایان ئەو فإذا تطهرن بە خۆشوەردن لە یەکە دەنەوە تەفسیرەکەن، ئیلا کۆمەڵێکی کەم نەبێ وەکو ئیمامی شەوکانی هەندێک لە زانایان ئەڵەن ئەوە بە معنای ئەوەیە خۆی باش عەورەتی خۆی باش پاکاتەوە ئافرەتە پیاوەکەی دروستە لەگەڵا دروست ببێ. بەڵام احتیاطن قولی زۆرینەی زانایان وەرەگرین ئێمە کە زۆربەی زۆری زانایان و ظاهری ئاەتەکەش ئەو معنایە ئەگەیەنێ، بۆیە ئینسان نزیکی خێزانی نەبێتەوە تا خۆی ئەشوال لە پاش پاک بوونەوە لەو خوێنە. بۆیە بێ ئاگامان لە خۆمان بێ و وریابین